سلااوان لەبێت و داوسمانم سێ هەواڵتان پێشکەش دەکەم. داوا لە مامۆستایان دەکرێت بایکۆت بشکێنن. حەماس دی لە ئیسرائیلیەکان ئازاد نەکات گەماروی سەر غەزا لا نابرێت. هەوڵی باوکێک بۆ گۆڕینەوەی منداڵەکەی بە ئایفۆنێکی 15 پوچەڵ کرایەوە. دوای ئەوەی سینۆ مامۆستایان موچیان وەرگرت و وەزارەتی داراییش بەڵێنی پێدان موچەی مانگی دە و مانگی 11 لە کاتی خۆیدا وەرگرن و ئاسۆیەکیش هەیە بۆ مانگەکانی دواتر کێشی نێوان بەغدا و هەرێم بە گفتوگۆ چارەسەر بکرێت و موچە لە کاتی خۆیدا دابش بکرێت. بەڵام بەشێک لە مامۆستایانی سنووری پارێزگای سلێمانی هەڵەبجا ئامادەنین بایکۆت بشکێنن. ئەگەرچی ئیراتەیەک هەبووە لای بەشێک لە مامۆستایانی دڵسۆز دەوام ئاسایی بکرێتەوە دوای وەرگرتنی موچە و گوتویانە بایکۆت پێشتر تاقیکراوەتەوە هەوڵێکی شکست خواردووە. تەنها مناڵی فەقیر باجەکەی دەدات و مناڵی بەرپرس و دۆڵەمەنەکان لە قوتابخانەی ئەهلی دەخوێنن. باکیان بە بایکۆتی ئێمەش نییە. بەڵام خێرا بێهەستکردن بە بەرپرسیارەتی هەوڵەکە لە لایەنێکێتی مامۆستایانی لقی سلێمانیەوە لەبار برا. لە بەرامبەریشدا دایک و باوکی قوتابیان هاواریان لێ هەستا و دەڵێن منداڵی ئێمە بۆ باجەکەی بدات و لە خوێندن دوا بکەوێت. تیوار نیوز بە دوواداچوونی بۆ ئەو پرسە کرد و دەرکەوت یەکێتی مامۆستایان بەنیازە بەم نزیکانە هەڵبژاردن بکات. بۆیە دەستیان لەسەر مامۆستایان سوو کردووە لە پێناو دەنگەکانیان. ئەوە سەرڕای ئەوەی یەکێتی مامۆستایان خۆشیان قوتابخانەی ئەهلیان کردوتەوە و دەوامی قوتابی لە قوتابخانەکەی خۆیان بەپارەیە بەردەوام و ئاساییە. ئەمڕۆ پێنجشەممە 12 تشرینی یەکەمی 2023 ئیسرائیل کاتس وەزیری وزەی ئیسرائیل ڕایگەیاند وڵاتەکەی ڕێگە نادات بە چوونە ژوورەوەی هیچ پێداویستێکی سەرەکی و بنەڕەتی یان یارمەتی مرۆیی بۆ غەزا تاو کاتی حەماس و بارمتانە ئازاد نەکات کە لە ئەنجامی هێرشەک تووپڕەکەی بۆ سەر ئیسرائیل دەستگیری کردوون. کاتسلا بەیاننامەیەکدا بەسەر سوورمانەوە دەڵێت یارمەتە مرۆییەکان بۆ غەزا هیچ سویچێکی کارەبا و هیچ بۆریەکی ئاو ناکرێنەوە و هیچ تانکەرێکی سوتەمەنیش ناڕواتە ژوورەوە تاو کاتەی سەرجەم ڕفێنراو ئیسرائیلیەکان دەگەڕێنەوە وڵاتەکەیان. وەزارەتی ناوخۆی عێراق بڵاوی کردەوە هێزەکانی بەشی بازرگانی مرۆڤ لا بەڕێوەبەرەتی بەرەنگاربوونەوەی تاوانی ڕێکخراوەی سەر بە هەواڵگری و لێکۆڵینەوەی فیدراڵی دوای بە دوواداچوونی ورد و چڕکردنەوەی هەوڵەکان پرۆسەی فرۆشتی منداڵێکی ساوایان لەلایەن باوکیەوە پوچەڵ کردوتەوە کە منداڵەکە تەمەنی تەنیا 6 ڕۆژ بوو و باوکەکە ویستێتی بە 15,000 دلار و بە موبایلێکی جۆری ئایفۆن بیفرۆشێت. سێ هەواڵم پێشکەشکردن کاتێکی شات.